لەسەر ڕووی زەوی لە ١٧١ بە ئاوی زەریا و دەریاکان داپۆشراوە. لە کۆی ئەو ڕێژەیەش تەنها لە 3.5 ئاوی پاکە و لە 2 دەکەوێتە بە سەڵەکەکانی باکوور و باشوورەوە. ئەوەی دەمێنێتەوە تەنها لە 1.5 بۆ تێک ڕای دانیشتوانی سەرزەوی. لە مێژووی مرۆڤایەتیدا ململانەی زۆر لەسەر ئەم سەرچاوە گرنگەی ژیان هەبووە. دروستبوونی کێشە لەسەر ئاو بابەتێکی نوێ نییە. زۆربوونی بەردەوام و خێرای ژمارەی دانیشتوانی سەرزەوی و زیاتربوونی خواست لەسەر ئاو وای کردووە ئەم کێشەیە گەورەتر بێت. لە ئێستاشدا هەرێمی کوردستان و عێراق بە جۆرێک لە ژێرمەترسی و شکبوون و بێ ئاویدان لە یەکەمەکانی ڕیزبەندی ئەو ناوچانن کە دیاری کراون لە داهاتوویەکی نزیکدا هەڕەشەی جددی و شکبوونیان لەسرە. بە پێی وتەی زانایانی بواری سەرچاوەکانی ئاو ناوچەکانی جیهانیان دابش کردو بەسەر دە ناوچە کە مەترسی کەم ئاویان لەسرە و مەترسی ڕوودانی جەنگی ئاوی لەسرە. طبعا یەکێک لەو شوێنانە کە زۆر مەترسی لەسرە وڵاتی عێراقا یان بە ناوچەی یەکەمی پێڵێن کە ئیش ئەکەوێتە نێوان عێراق و تورکیا و سووریا و ئێران. بەنداوی دووکان گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە. ساڵی 1959 تەواو بووە و دەستکراوە بە گلدانەوەی ئاو تێیدا. توانای گلدانەوەی نزیکەی 7 ملیار مەترسیەجا ئاوی هەیە. بەشێکی زۆری ئەو ئاوەی پشتی پێدەبەستێت زێی بچووکە کە سەرچاوەکەی لە ئێرانەوەیە. ئێرە نزیک گوندی ماشانە لەسەر سنووری دەستکردی عێراق ئێران. خاڵی هاتنەناوەی زێی بچووکە بۆ هەرێمی کوردستان. ئەو زێیەی کە ئێران تەنیا بە مڵکی خۆی دەزانێت و ماوەی چەند ساڵێکە چەندین پرۆژەی گەورەی وەک دروستکردنی بەندا و تونێلی گواستنەوەی ئاوی لەسەر دروست کردووە کە مەترسی گەورەی لەسەر داهاتووی ئاو هەیە لە هەرێمی کوردستان و عێراق. هۆکاری کەمبوونەوەی ئاو لە دەریاچەی دووکان بە دەرەجەی یەک بووە دروستکردنی ئەو بەنداوانەیە کە لە ناو ئێراندا دروست دەکرێت. چونکە بەشێک لەو بەنداوانە ئاوەکەی لە کاتی خەزن کۆی دەکاتەوە کەمتر بەری دەداتەوە بە پێی ئەو ئاوانە نییە کە خۆی دەبارێت و بڕژێتە ئەم دیوە. لەبەر ئەوە تاسیرەکەی زیاتر لەسەر بەنداوەکان ئەمە دەرەجەی یەک. دەرەجەی دووەمیش لە هەما کاتە ئەم 10 ساڵی ئەخیر کەمێک باران لە چاو ساڵانی پێشوودا کەمی کردو. ئەمە شوەکارێکە بۆ ئەوەی کە ئاو کەم بێتەوە. ساڵانە ڕووبارەکە ئەمەنە بەرز بوو نەتەوێرا سەیری ئەو بەر بکەی. ئێستا توانین بە پێ پیا بڕی. هەفتەی پێشتر ئێمە لەوێ بووین تەسەورکەوەی کە ئێستا گوزەرێ لەوێیە دڵشکانە. یعنی باوەڕکە مای ئەوەیە کەیتر هەنێک کات تووشی خەمۆکی تەکات کە ئەچی سەردانی ئەو شوێنە ناکەین. جا بۆیە ئێمە وەکو پارێزەرانی ئاو لێرەوە ڕای ئەگەینی پێشتریش ئەمە ئاگاداریانەمانداوە ئەگەر کردداری زۆر جددی ڕاستەقینە نەنوێنین بۆ بژانەوەی ئەم سەرچاوە ئاویانە پلانێکی کارا بۆ سەرچاوە ئاوەکانمان دانەنین لە ناوچوونین. وڵی زەرت سلێمەدا ئەسامە مڕماڵات توشمان لەوبەری هەیە ئەگە بێت و کەمکە ئەو مڕماڵات هەموو قڕان دەمری لە تینوان ئەینی نازانین شوێ ئاودەی لەبەرەوەی ئاوی نییە نە کانیایی لێ نە بیری لێ هیچ شتێکی لێ نییە. ئەوی شک دەبێت ئەو چۆمە ئەو چۆمەش ویشک دەکات ئێستا پارویشکی کردبوون بەڕیان دەبێت لە خوارێ بۆ ئاودانێ هیچ شوێنێک نەبوو لە خوارە گۆمی لێ بوو هیچ نەی دەخوارد لەبەرەوە بۆ ماسیشتی لێدات هیچ شوێنێک نەبوو ئاوی مەڕەکەی لێ ئاو بدرێ. خۆتان نەزانن عێراق وڵاتێکی ڕێژگەیە واتە سەرچاوەکانی ئاو وەرەگرێ بەڵام ئەو سێ وڵاتەکەی تر سەرچاوەکانی ئاو لێوەوە هەڵەقوڵێ بۆیە ئەمە کێشەیەکی گەورەی بۆ عێراق دروست کردووە بە هەرێمی کوردستانەوەشەوە ئەمیش واکا لە داهاتووە گرفتی ئاو لە عێراق ڕوو لە زیادبوون بکە و کێشەی کەم ئاوی لە وڵاتە ڕووبدا و ڕەنگە ڕووبارەکانمان لە چەند ساڵی داهاتوودا بە هیچ شێوەیەک نەمێنێت چونکە خۆتان نەزانن وڵاتی تورکیە پرۆژەی زۆر گەورەی داناوە لەسەر دجلە و فورات کە پرۆژەی گاپە هەروەها ئێران پرۆژەکانی هیچی کەمتر نییە لە پرۆژەی گاپ وە سووریش بە هەمان شێوە پرۆژەی هەیە بەڵام خۆشبەختانە بۆ ئێمە کێشەکانی سووریە وای کردووە کە پرۆژەکانی تاخیر بێتە ئەم کاتە.
ئەمڕۆ تیمێکمان پێکێنا بووە ئەوەی کە هەم سامپڵ لە ئاوەکە وەرگین هەم بتوانین ئەو ئاوەی کە دێت بۆ دەریاچەی دوکان بزانین چەند دێتە ناو دەریاچەکە خۆی ئەو ئاوەی کە دەهات بۆمان ئەگەر ساوی مانجی 6 و حوکەین تقریبان لە 6 مەتر مکعب بۆ لە چرکێگا بەڵام ئەوەی کە ئێستا ئەمڕۆ دێت بۆمان نزیکەی 2 بۆ 3 مەتر مکعبە لە چرکەیەکە مانای وایە تقریبان 57 مەتر مکعب لە چرکەیەکا کەمی کرد. ئێرە لەوانەیە سیبیری ئاوایی لێبێ هەمووی مەڕوو بەو چۆمەیەوە گە ئێران دەیگرێتەوە هەموو ئیشک دەکە ئەوە بیرەک هەفتەکەی پێش و ئێران گربوویەوە ئاو نەدات بەس ئاوێ عێراقێدان ئاوێ عێراقش کەم بیرەکانمان ویشک بوون وەڵا بە تانکەرم ئاو بۆ هێناون دەوری 600 مریشکم هەیە من دەوری 500 مرایم هەیە ئالەوانەیە 50 مرایم کوێر بوو بێ لە تینوە ئەو مراویانە هەموو کوێر بوون لە تینوە بەبێ ئاوی ساڵ لێوە پێش ئێرە برنجی لێکراوە ئێستا هیچی لێ ناکرێت هەمووی وشکەوە عەرز ئەم بۆتە دێمەکار سەرچاوەکەش نەما هانەمان بوو بیرانە هێناوە ئەو بیرەمان لێداوە بیرەکەش ئەگە ئێران دەیگرێتەوە بیرەکان وشک دەبن یەک بیر ئاوی تێدا نامین ئێماگە ئەو بیرانەمان لێدا ئەو چۆمە زۆر بوو ئێران نەیگربەوە ئێستا ئێران ئەگە دەیگرێتەوە بیرەکان هەڵداوەسرێن ئاو نامێنی ئەگە تی دەکاتەوە ئاوەکە دێتەوە دە بیرەکانەوە بیرەکان هەڵدەستنەوە ئەگە دەیگرێتەوە ئاوەکە نامێنی ئەو زرعاتەش پێویستی بە ئاوە ئێستا بە 10 ڕۆژ دەیدێرین خۆی دەبێت بە 5 ڕۆژ بدێرێ لە یەک ئەفتەی تێپەڕکە ئەو زرعاتە نوقسانی دێن ئێستا بە یەک پەڵە بامی ئەو پلاستیکەمان لێکردوێتەوە ئەمە زۆر مشکلەمان بۆ پەیدا بوو زۆر ئەمە مەژیان لەسەر ئەو ئاوای لەسەر ئەو چەمەیە جێ دوو دۆنم یەک پلاستیکی بامیە پێوە ساڵان ئەگە دەماکرد 8 پلاستیک 9 پلاستیکمان لێ دەکردەوە ولی بە تێرا و برنجی لێ دەکرا ماشی لێ دەکرا ئێستا هیچ ئەو شتانەی لێ ناکرێ بەنداوی دەربەندی خان دووەم گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە ساڵی 1961 کارەکانی تەواو بووە توانای گلدانەوەی نزیکەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە و ڕووباری سیروان سەرچاوەی سەرەکی ئاوی بەنداوەکەیە کە لە ئێرانەوە و بە دیاریکراوی لە ناوچەی سازانەوە دەڕژێتە نێوخاچی هەرێمی کوردستان. ئەوەی هەیە ئێمە سێ سەرچاوی سەرەکی هەیە بەنداوی دەربەنی خان پشتی پێبەستەیەکیان سیروانە کە لە دیوی کوردستانی ڕۆژهەڵات و دیوی ئێرانەوە دێ کە سەرچاوی سەرەکی بەنداوی دەربەنی خانە دوو سەرچاوی ترمان هەیە لە ناو هەرێما کە تانجەرە و زەڵ من ئەوانە لە ناو هەرێمن هەمووی لە ناو هەرێمەوە هەڵەقوڵن بەڵام ئەوەی سیروان کە سەرچاوی سەرەکی بەنداوی دەربەنی خانە لە ڕاستیە ئەوە چەندین ساڵە حکوومەتی ئێران دەستی بە دروستکردنی چەندین بەنداو کردووە لەسەر لقەکانی سیروان لە دیوی ئێرانەوە نزیکەی 42 ڕووبار هەیە لە نێوان عێراق و ئێرانە ئێران زۆربەی ئەو ڕووبارانەی بەستۆتەوە وە پرۆژەی زۆر گەورەی لەسەری دروست کردووە و ئێستاکە گرنگی زیاتر بە ڕووباری سیروانەدا لەگەڵ
زێی بچووکە. طبعاً لەسەر ڕووباری سیروان پرۆژەی ئاوی گەرمەسێری دروست کردووە کە یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکانی ئێران پێک هاتووە لە 13 بەنداو کە هەر هەموو 13 بەنداوەکە لەسەر ئاوازێڵی ڕووباری سیروان دروست کرداوە. ئەو 13 بەنداوە لە دەریان و دەستی پێەکە بەنداوی داریان و هێروەی تا ئەگاتە بەنداوی ئەزگەڵە 13 بەنداوە. ئەو بەنداوانە زۆربەی زۆریان تەواو بوون، زۆربەی زۆری بەنداوەکان تەواو بوون، توانای خەزمکردنی ئاویان هەیە، بەڵام لە هەموو ئەوانە مەترسیدارتر ئەوەیە کە لە دوایین بەنداویان کە بەنداوی داریانە دوایی بەنداوی هیروێ دێ لە دوایەوە تونێلێکی دروست کردووە، تونێلی نەوسوودە کە ئەو تونێلە هەموو ئەو ئاوانەی کە دێتەوە ناو خواروی بەنداوی داریان ئەتوانێ بیگوێزێتەوە بۆ دیوی خۆی، ئەتوانێ بیگوێزێتەوە بۆ دیوی قەسری شیرین و ئیلام و با بڵێن زەها و ئەو ناوچانەی خۆی کە خۆی وەکو خۆی ئەڵێ پێویستی بە ئاوە. ئەم کەناڵانە چیەکەن؟ ئەو ئاوەی کە لەو 13 بەنداوە دەرەچیە ئەیگوازنەوە بۆ ناو تونێڵێک کە یەکێکە لە تونێڵە گەورەکانی جیهان کە ناسلاوە بە تونێڵی نەوسود کە درێژەکەی 47 کیلۆمەترە و تیرەکەی 6 مترە لە هەندێک شوێنیش 9 مترە. طبعاً هەر هەموو ئەو ئاوە زیادانەی کە لە بەنداوەکانەوە دەرەچێت ناتێتە ناو خاکی عێراقەوە، ئەچێتە ناو ئەم تونێڵەوە، چونکە ئێران پێی وایە ئەمە مڵکی خۆیەتی وابێ ئەستغلالی بکاوە. لەمە دووە ئەمە قسەی بەرپرسەکانی ئێرانە ئەڵێ لەمە دووە هیچ شتێک بە تایبەتی سەرچاوەکانی ئاو بەبێ بەرامبەر نادەینە وڵاتانی تر وەکو ئاماژەیەک بۆ عێراق. لە ئەزمموی 9 ساڵی ڕابردوومانە کە بە بەردەوامی چاودێری ئەم سەرچاو ئاوێنەمان کردو بە تایبەتی زەی بچووک لەگەڵ ڕووباری سیروانە، ئێمە وەکو بەلەمەوان وەکو چاودێری کرد ئەو شوێنانی ئێمە ئەتوانین بۆی بچین زۆر کەس ناتوانێت، جا بۆی ئێمە بە بەوردەکاریەوە ئەو داتایانەمان کۆ کردوێتەوە ئەزانینم ئاوانە بە چ قەیرانێکان ڕۆشت و ئێستا لە چ قەیرانێکان هەتاکو ئێستا ئەم زەمانێکی ئێستا تیاین قەت پێشتر ئاوا کاریگەری زۆری لەسەر نەبوو و کەمی نەکردوم ئاوانە. ئەنجا بۆیە ئێمە 9 ساڵە هاوارەکەین ئەم ڕۆژانەمان لە بەرچاوە بوو ئەمانزانی ئەمە ڕوات ئەو بەنداوانی کە لە دراوسەکانەوە لە وڵاتانی دراوسیەوە کە لە مێژە پلانیان بۆ داناوە ئێستاوە تەواو بوون بەنداوەکان و سەرچاوەکانی ئاوی ئێمە کە سەرچاوی ژیانی ئێمە لە کوردستانە بەرەو لە ناوچوونە ڕاو بەرەو کەمبوونەوە ڕۆ. ئەمە کاریگەری لەسەر ژیانی ئێمە ئابێ لەسەر کللتوری ئەمە ئابێ لەسەر جوتیار لەسەر ماسی. ساڵان مشکلی ئەمان نەبووە، بەس ئێستا زۆری کەم کردووە، زۆری فەرق کردووە. ماسیانی ئەو بیرەکانمان مەسەن حەوزەکانمان بە بەردەوامی ئاویان لەسەر بوو، بەس ئێستا لێمان کردوتەوە یەک ڕۆژ هەڵی دەکەین ڕۆژێک بۆی هەڵ ناکەین، چون زەرفی ئاوەکەی بە شێوەندەی ناکە کە بتوانین هەموو حەوزەکانی پێ ئاودین، ئاوەکەمان بەش ناکات. ئاو شنودی نییە، ئاو مشتەرەکە لە بینی وڵاتاندا لە جیهاندا نزیکەی 214 ڕووباری مشتەرەکەیە لە نێوان وڵاتەکاندا. هەموو ئەو وڵاتانە ئیتیفاقیە دەکرێت لەسەر ئەو ئاوە چەند بەردەداتەوە بۆ وڵاتە هەم ئیسیفادەی خۆشی هەم ئیسیفادەی وڵاتی داتوە خۆی ئەوە بە ڕێککەوت دەوێ بە ئیتیفاق. بەڵام ئێران لەبەر ئەوەی نەچۆتە ناو ئەو ئیتیفاقیاتانەوە و بڕاشی بۆ ئیتیفاقیاتانە نییە، هەندێک جار ئیتفاقیات کراوە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران. ئەمە کێشەیەکە گرفتێکە تا ساڵی 1975 ئیتفاقی جەزائیر کراوە، بەشێک لەو کێشانە لە بینی ئەم دوو وڵاتەیە ئیتفاقی لەسەر کرابوو، بەڵام دواتر لەلایەن عێراقەوە حکوومەتی عێراقەوە لە ساڵی 1970 ئەو ئیتفاقیە ئیلغا کرایەوە و ئەوە بوو شەڕی 8 ساڵە لە نێوان ئەم دوو وڵاتەیە بەرپا بوو. دواتر جارێکی تر ئەو ئیتفاقا جۆرێک لە ئیعترافی پێکرایەوە، بەڵام دوای ئەوەی حکوومەتی عێراق با بڵێن ڕووخا و ئێرانەکان کە زۆر پێداگیری ئەەکەن لەسەر ئیتفاقی جەزائیر، چونکە ئیتفاقی جەزائیر وەکو ئاو لە مەسلحەتی ئەوان بووە کاتی خۆی، ئێستش پێداگیری لەسەرەکەن. جارێک لە یەکێک لە کۆبوونەوەکانە جەنابی مام جەلال لە وەختە سەرۆکۆماری عێراق بووە، پێی وتون ئەو ئیتفاقە لە نێوان شای ئێران و سەدام حوسێن ناکراوە، لە نێوان عێراق و ئێرانە نییە، لەبەرەوەی ئێمە ئیعترافی پێ ناکەین. زەی بچووک لە ئێستا لە قەیرانە ئەبێ کۆمەڵە کەسی شارەزا بێنە سەرخەت یاسای ئاومان هەیە، با لە ئێستا شەڕی دەستەویەخە بەرەو گەورەبوونە ڕاتەوە کە ئەویش قەیرانی ئاوە قەیرانی سروشتیە کە دروستە بێت، بتوانین ئەو سەرچاوە سروشتیانەی کە لە ناوچوونان بتوانین بیان بژێنینەوە، جاریشکە بتوانین دیفاعیان لێ بکەین بیان هێنینەوە ناو خاچی خۆمان. لە ڕاستیە ئێمە جوگرافیا وای لێ کردووی دوو وڵاتی دراوسێ بین، ناتوانین وڵاتێک ناتوانێت بارکا بۆ شوێنێکی تر،
شەڕ تاقی کراوەتەوە و دەیان وەسایلی تر تاقی کراوەتەوە پێویستە بە ئاشتی و ئیتیفاق بکرێت لە نێوان ئەم دوو وڵاتانە بە دڵنیاییەوە ئومەمی متحیدە پاڵپشتە بۆ ئیتیفاق لە ڕووی دیبلۆماسی و عێراق توانێت شکات لەسەر ئێران بکە لەبەر ئەوەی بە هیچ شێوەیەک نابێ ڕێگری لە سەرچاوەکانی ئاو بکرێت بە تایبەتی ئەگەر تونێڵ دروست بکە یان پرۆژەی ئاوی دروست بکەی ئاوەکە بگوازیتەوە ناو وڵاتی خۆت ئەمە چونکە کارەسات لە عێراقا دروستەکە کارەساتەکان هەل لە سلێمانیەوە دەستی پێەکە لە باکووری سلێمانیەوە تا ئەگاتە ناوەڕاستی عێراق تەمان کێشەی کشتتوکاڵی کێشەی ئابووری کێشەی هاوسەنگی ژینگە هەموو کێشەکان دروستە بێ لە عێراق و عێراق تووشی کارەساتێکی زۆر گەورەکە بەنسبەت ڕووباری سیروانەوە لەبەرەوەی ئەو ئاوە ئەگرنەوە طبعاً ناوچەکانی لە هەڵەبجەوە تا ئەگاتە دیالە تووشی کارەسات ئەبێت زیاتر لە 2 ملیۆن و نیو خەڵک لە هەردوو دیوی ڕووبارەکە لێرەوە تا ئەگاتە بەغا لەسەر ئاوی سیروان ئەژین لە ڕووی کشتتوکاڵەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی باخ و بەرا و ئەوانەوە لە ڕووی ئاوی خواردنەوەەوە ئێمە لە شاری کەلاردا بە شێوەیەکی سەرەکی پشت بە ئاوی سەرزەوی ئەبەسین بۆ دابشکردنی ئاو بەسەر هاوڵاتیاندا و لە ئێستادا لەلایەن بەنداوی دەربەنیخانەوە ئاگدار کراوینەتەوە کە لەو ڕێژەیەی کە ئێستا ئاو گلدراوەتەوە زیاتر گل ئەدرێتەوە بۆ ئەوەی کە ئێمەش پلان و احتیاتی خۆمان بکەین بۆ ئەوەی دانیشتوانی شاری کەلار بێ ئاو نەبن هۆکاری ئەم گلدانەوەیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەلایەن وڵاتی ئێرانەوە بە شێوەیەکی کەمتر ئاو بەر ئەدرێتەوە ئەمانیش ناچارن کە ئاوی کەمتر بەر بدەنەوە بۆ ئەوەی احتیاتیان هەبێ ئەمەش گرفتی بۆ بەڕێوەبەرایەتیمان دروست کردووە چونکە بە ئاسانی ئاو ناگاتە بەشی وەرگری پاڵاوگەکەمان ئەگەر زیاتر گل بدرێتەوە ڕەنگە نەتوانین ئێمە بە ئاسانی ئاو بەسەر هاوڵاتیانە دابش بکەین و ئەبێتە هۆی ئەوەی کە چەند گەڕەکێکمان کە نزیکەی دەگەڕەکن لە شاری کەلاردا نەتوانین بە هیچ شێوەیەک ئاویان پێ بگەێنین چونکە پێشووتر کە ئەو حەوزە نشتنەی کە دروست کراوە لە کاتێکا دروست کراوە ئاستی ڕووباری سیروان بەرز بووە و ئێستا کە ئاستی ڕووباری سیروان دابەزیوە بە ئاسانی ئاو ناگاتە ئەو حەوزە پێویستی بەوە هەیە کە حەوزێکی تر دروست بکرێت هاوشێوەی ئەو حەوزەیە کە ئێستا بۆ ئەوەی کە بە ئاسانی ئاو بگاتە بەشی وەرگر و بتوانین کە ئاو بەسەر هاوڵاتیانە دابش بکەین و هاوڵاتیانی شاری کەلار بێ ئاو نەبن. دیالە یەکێکی تر لەو شارە گەورانەی کە بۆ دابینکردنی ئاوی خواردن و کشت و کاڵ و پێداویستیەکانی پشت بەم ڕووبارە دەبەستێت کە بەسەرەکی ترین سەرچاوی ئاوی شارەکە دادەنرێت. نهر ديالى هو شريان الحياة في المحافظة. أغلب السكان ڕووباری دیالە شادەماری ژیانە لە پارێزگاکە. زۆربەی دانیشتوان و جوتیاران و کشتتوکاڵی دیالەش پشت بەم ئاوە دەبەستن. ئەگەر ڕووبارەکە نەبوایە کشتتوکاڵی دیالەش کەمتر دەبوو. وەک دەزانن قەزا و ناحیەکانیش کە کشتتوکاڵی تێدایە بە هەمان شێوە پشت بەم ئاوە دەبەستن. لەگەڵەوەشدا دیالە بە بەرهەمی پرتەقاڵ ناسراوە. ئاوەکەشی لەم ڕووبارەوە سەرچاوە دەگرێت. المياه لسقي هذه المزارع والبساتين. هجرتنا راح تكون واردة. ئەگەر ئاستی ئاویم شوێنەکەم کا کۆشکردنمان شتێکی چاوەڕوان کراوە. لەبەرەوەی زۆربەی کارەکانمان پشت بەم ئاوە دەبەستێت. نزیکەی 5,000 کەس پژێوی ژیانی لەسەرم ڕووبارەیە. تەنیا بۆ ئاودانی بێستانەکان و حەوزی ماسی بەکاری ناهێنین. بەڵکو بۆ زۆر کارسوودی لێوەردەگرین بۆ خواردنەوە بۆ شۆردن بۆ کاروباری ڕۆژانی نێوماڵ بۆ زۆر شت ئەگەر ئاستی ئاوەکە کەم کات ناوچەکە زیانی بەردەکەوێت ئەو کات کۆچکردنمان شتێکی چاوەڕوانکراو نابێت بەڵکو 100% دەبێت ناوچەکە جێبهێڵین. راح نقدر نغادر هاي المنطقة. أكيد يأثر التغيير الديموغرافي. عندنا قرى بێگومان کاریگەری لەسەر گۆڕانکاری دیمۆگرافیا دەبێت. گوندمان هەیە لە باشووری کەنعان زەویەکانیان بەجێ هێشتەوە بەهۆی کەمبوونەوەی ئاسی ئاوی دیالە. ئەوەش بووەتە هۆی وشوبوون و زیانی بە بەرهەمە کشتتوکاڵەکان گەیاندووە. ئێمە دەزانین ئەم چینە بە شێوەی گشتی پشت بە بەرهەمە کشتتوکاڵەکان دەبەسێ و لەسەری دەژێت. ئەمە لە ڕووی ئابوووریەوە کاریگەری لەسەر داهاتی تاکیش دەبێت. هۆکاری ئەمە نەبوونی پلانێکی باشی حکوومەتە و کاری حکوومەتی خۆجێیە لە پاڵەوەشدا پێشێلکاری و زیادەڕەوی چەند وڵاتێک لەسەر ئاوی عێراق. پێت دەڵێن لە تورکیاوە ئاومان پێ ناگات یان ئێران ئاومان بۆ بەردەداتەوە یاخود دەیگرێتەوە. ئێمەمانە نازانین بۆچی ساڵانی پێشوو ئاستی ئەو بەرز دەبوو و لافاو دروست دەبوو. ماڵەکانمان نقمی ئاو دەبوون بە دوو کاژێر هەموو شتێک وێران دەبوو. باش ئەم ساڵ هۆکارەکەی چییە؟
چەندین مەتر خواری من وشکە پشتی من 50-60 مەتری وشک بووە ئاوەکە و نەداوەزیوە زیاد لە حەد کۆمەڵی خەڵکی شێ بژێوی ژیانی لەسەر ئەم ئاوەیە من بۆ خۆشی خۆماتم لەوانەیە بەڵام خەڵگەیەش ڕۆژانە شەو و ڕۆژ لێرە خەریکی ڕاوە ماسیە ماسی نەماوە زۆربەی ماسیەکەی ژەمرێت بە چاوی خۆتانی بین لەو قەراخەیە ماسی تایە هەمووی مردووە هۆی چییە هۆی ئەم ئاوەیە کەمی کردووە کە ئاوەکە کەمی کرد قوڕە ئاوا قوڕاوە بێ بە قوڕاو ئاوە ئەو ماسیە بێ قوڕ بخوا کە قوڕی خوارد تامیشی ناخۆشە بێ بەڵام کە ئاوەکە زۆر بوو گژوگیای دەسەکەوێ کە بەرز بۆ ئاوەکە بەس کە ئاو نەما ماسیەکەیش تامی ناخۆشە بێ بەڕاستی گەورەترین کارەسات ئەوەیە کە وردە وردە خەڵک لەو ناوچانەی کە ئاوی نییە کۆچەکە بۆ و ناوچانەی کە ئاوی هەیە بۆیە من پێشببینی ئەوە کە مەگەر ئاو زۆر کەم بێتەوە هەجرەیەکی عکسی دروست ببێ کە کارەساتێکی دیمۆگرافی کارەساتێکی گەورە دروست ببێ و ناوچەکە تووشی جۆرێک لە ئاڵۆزی و ئەو کێشانە ببێتەوە کە تۆ بەشی خوار و ئاوی نەما چی بکانی مناڵی هێکاکە ئەبێ خواردنی باتێ ئاوی باتێ خشتی پاکی باتێ چیە کادێتە دەرەوانە بەروبەرشی سەرەوەێت ئاوەکە لە بەشی سەرەوەی بەشی سەرۆش تۆ بۆ کوێکی تۆ ئاوەکەت لێ ژیراوەتەوە کۆمەڵە یاسا هەیە یاسای ئاو هەیە ئەم یاسانە هەمووی ئەشکێنرێت کارەساتێکی خوڵقانووە بەڕاستی تراژیدایە ئەنجا بۆیە وەکو باسم کرد ئەو بەلەمانی کە ئێمە پێمانە ئەتوانین ئەو کۆمەلگا بچووکانی کە دەنگیان ناگاتە هیچ شوێنێک ئێمە ئەو دەنگانە ئەبیستین ئێمە لەگەڵانەدا ئەنشین ئەزانین کە چەند کارەساتی دروست کردوم ئاوە ئەو باڵانسە جوانی کە گوۆی زەوی هەیەی ئەو باڵانسە تێکەیات کۆمەلگاکان لە ناوە بات ڕووبارەکان سەرچاوی بێگەیاندنی هەموو کللتورەکان بووە زمانەکان بووە دینەکان بووە لە حەسەن کەیفەوە بە 6 ڕۆژ گەشتونەتە بەسڕا بەڵام ئێستا لەبەر بەنداوە و لەبەر سنوور و لەبەر شەڕی ناوخۆ و لەبەر ئەمنیەت بە 6 مانگیش ناگی ئەوەکە بەشمان ناکات تەنیزەم هیچ بەرهەمێکمان نابێت ئیشەکەمان بۆ ناکرێت و دەبێ واز لە ئیشەکەمان بینی وڵای زامەسیری ئێمە ئەگە بێتەوە ئاوە کەم کاویشکە مەجبوری دەبێت هەموو گوندەکەی بەجێ بێڵن و لەبەرەوەی بچینەوە شاری وڵی ئەمە ناچارین دەبێت چۆلیکەین بەخۆشیانمان نەماوە مەژیان زۆر ناخۆش وڵی دەسەڵات نیە چ بکەین دێ بڕۆینەوە بۆ قەڵازی زراعەتەکەی بەجێری ماڵوێرانی ڕۆیات 50 گوندی لەسەرم ئاوە بژێوی ژیانیان لەسەرم ئاوەیە کەم ئاوە نەمای ئەبێت چی بکە بێت چۆڵی کاتیەکان چۆڵکا بووە چی بکە چێ بۆ شار ماڵوێرانی گریان بۆ کارەساتێکی وەها گەورە لە داهاتوێکی نزیکدا دەبێت هەمومان ڕاچڵەچێنێت هەر لە تاچێکی ئاساییەوە هەتا گەورەترین بەرپرس ئەگەر ڕێگەچارەیەکی گونجاو نەدۆزرێتەوە دەبێت هەمومان ئەوە باش بزانین نەوەکانمان بەشێکی زۆری ژیانیان بە تیونێتی بەڕێەکەن